وەزارەتی خەزێنەی ئەمریکا سزای بەسەر محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی ئێراندا سەپاند و هۆکاری سزادانەکەی بۆ ئەوە گەڕاندوێتەوە کە زەریف بە شێوەی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ نوێنەرایەتی عەلی خامنەیی ڕابەری باڵای کۆماری ئیسلامی ئێران دەکات کە خامنەیی پێشتر خراوەتە لیستی سزاکانەوە. هەروەها ستیڤن میوشن وەزیری خەزێنەی ئەمریکا دەربارەی هۆکاری سزادانەکە ڕایگەیاندووە محەممەد جەواد زەریف ئەجەندا و سیاسەتە بێباکانەکانی ڕابەری کۆماری ئیسلامی ئێران جێبەجێ دەکات و وتەبێژی ڕاستەقینەی حکوومەتی ئێرانە لە سەرانسەری جیهان. وەزیری خەزێنەی ئەمریکا سزادانی وەزیری دەرەوەی ئێرانی بە ناردنی پەیامی ڕوونی ئەمریکا بۆ حکوومەتی ئێران لە بەرامبەر هەڵسوکەوتەکانی ئەم دوایی حکوومەتەکەی ناوبردووە کە ئەو هەڵسوکەوتانشی بە قبوڵ نەکرا و وەسف کردووە. ڕاستەوخۆ پاش ڕاگەیاندنی سزاکە محەممەد جەواد زەریف لە هەژماری تایبەتی خۆی لە تویتەر کاردانەوەی نیشاندا و ڕایگەیاند ئەم هەنگاوە کاریگەری لەسەر خۆی و خێزانەکەی نییە چونکە هیچ سامان و بەرژەوەندێکیان لە دەرەوەی ئێران نییە. هەروەها زەریف سوپاسی ئەمریکای کرد کە بە مەترسی بۆ سەر ئەژەندای وڵاتەکەیانی دەزانن. سزادانی وەزیری دەرەوەی ئێران لەسەر ئاستی باڵای ئەو وڵاتە کاردانەوەی لێکەوتەوە و سەرۆکۆماری ئێران با کارێکی منداڵانە و ترسان لە زەریف وەسفی کرد. حەسەن ڕوحانی ئاماژەی بەوە کرد بەرپرسانی ئەمریکا دەڵێن ئامادەی دانوستانن بەڵام وەزیری دەرەوە سزا دەدەن. جەختی لەوەش کردەوە وڵاتەکەی بۆ دانوستان جگە لە وەزارەتی دەرەوە ڕێگەیەکی دیکەی نییە. هەروەها وەزارەتی دەرەوەی ئێران لە بەیاننامەیەکی فەرمیدا ئیدانەی سزادانی زەریفی کردو بە نیشانەیەکی ڕوونی بێدەسەڵاتی و بێتوانایی دەوڵەتی ئەمریکای ناوبرد. وەزارەتی دەرەوەی ئێران دەڵێت سزای نوێی ئەمریکا ترس و لاوازیە وڵاتی لە بەرامبەر دیبلۆماسیەتی هۆشمەندانەی کۆماری ئیسلامی ئێرانی ئاشکرا کرد. جەختی لەوەش کردەوە سەپاندنی سزا بەسەر وەزیری دەرەوەدا هیچ کاریگەرێکی نابێت لەسەر هەوڵەکان و هەنگاوەکانی تیمی وەزارەتی دەرەوە و شەخصی وەزیری دەرەوە وەکو بەرپرسی سیاسەتی دەرەوەی وڵات لە سەلماندنی ڕاستی و دروستی میلەتی ئێران و بەرگریکردن لە بەرژەوەندێنەتەوەیەکان و ڕوبەڕووبوونەوەی تیرۆری ئابووری دەوڵەتی ئەمریکا. پێشتر لە ڕۆژی 24 حوزەیرانی 2019 دۆناڵد ترامپ سزای بەسەر ڕابەری باڵای کۆماری ئیسلامی ئێراندا سەپاند. هاوکات خەزێنەی ئەمریکا 8 فەرماندەی باڵای سەربازی سوپای پاسدارانی ئێرانی خستە لیستی سزاکانەوە. سزادانی وەزیری دەرەوەی ئێران لە کاتێکدایە بڕیاربوونەوە براو لە سرەتای مانگی ئایار بخرێتە لیستی سزاکانەوە بەڵام لەلایەن ئەمریکاوە دواخرا. زەریف هەفتەی پێشوو بۆ بەشداریکردن لە کۆبوونەوەی نەتەوە یەکگرتوەکان سەردانی ئەمریکای کردو چەند ڕۆژێک لە وڵاتە مایەوە. هەروەها باس لەوە کرا کە دانیشتنێکی ناڕاستەوخۆی لەگەڵ سیناتۆرێکی ئەمریکی ئەنجام داوە کە تێدا سەبارەت بە دەستپێکردنی گفتوگۆ لە نێوان هەردوو وڵات نەگەیشتونەتە ئەنجام.